لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا يا أرحم الراحمين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. خۆشەویستان لە بەرنامەیەک نوێ بەرنامەی پێشەنگبوون کە زنجیرەی بەرنامەکەمان 88مین بەرنامەیە کە باس لە چۆنیەتی دروستکردن و یان پێگەیاندنی کەسێکی پێشەنگ دەکەین. دیارە بەرنامەکەمان تەنها جاروێ خۆتوڵی یان هێڵی گشتیە کە پێویستە ئەو کەسەی دەیەوێت زیاتر شارەزای ئەو بابەتە بی دەبی کتێب لەسەر بخوێنتەوە. هەر یەک لەو بابەتانەوە باز دەکەین کتێبی لەسەرە. بۆ نمونە تو باسی کە لە چەند بەرنامەیەک پێشوو کە باسی بەڕێوەبرنی خودمان کرد، کاتێک باسی کاتمان کرد کە چۆنیەتی ئینسان دەتوانی بەڕێوەبرنی کاتی خۆی بکە، ئەو کتێبی لەسەرە. هەروە باسی پلانمان کردە، کتێبی لەسەرە. هەروە باسی ئەوەمان کرد ئینسان کە چۆن دەسەڵات و هێزی بەدەستدەین، کتێبی لەسەرە. هەروەها فەن قود هونەری ئیقناعکردن، کتێبی لەسەرە. ئەم بابەتانە هەروەها کە دێین تەحلیل شیکارکردنی کەسایەتیەکان، کتێبی لەسەر، شیکارکردنی موسسە کتێبی لەسەر، شیکارکردنی ڕووداو کتێبی لەسەرە. ئینسانەکە دەبی زیاتر بخوێنتوە. ئێمە تەنها هێڵی گشتی لە بۆ ئەو کەسایی دادەنی کە دەیەوێت بتە کەسێکی پێشەنگدا. کەواتە ئەم بەرنامەیە تەنها کەمێکە لەوەی بتوانی بابرین تروسکاییەکە یان قەترەیەکە یان چەند شتێکی سادە و ساکارە باسی چۆنیەتی پێگانی پێشەنگ دەکەین، چۆن پێشەنگ دروست دەکەین. ئەوانە هەر یەک لەو بابەتانە کە دەتوانی کتێب لەسەر بخوێنی و هەروەها چەندەها سیمینار و هەروەها لە یوتیوبدا هەیە باسی ئەو بابەتان دەکەن. ئینجا چ باسی پلان بیت، چ قودرەی عەلای ئیقناع بیت، چ ئەگەر بێت و بەدەستهێنانی هێزی و دەسەڵات بیت، چ دەتوانی کە ئایا تەحلیلی موسسات چۆن دەکرێت چۆن ناکرێت. ئەوانە هەموویی ئێمە بە کورتکراوی باز دەکەین. کە دیارە باسمان کردیە کە بنچینەکانی کەسێکی پێشەنگ دروست بکەین، باسی 5 بنچینەی سەرەکی دەکەین. گوتیمان بنچینە یەکەم بنچینەی بەهایەکان کە 25 بەرنامەمان لەسەر کردیان. بنچینەی دووەم بنچینەی پلان کە 25 بەرنامەمان لەسەر کردیان. بنچینەی سێم بنچینەی کە پەیوەندیەکان کە 25 بەرنامەمان لەسەر کردیان نزیکەی. لە پاشەوە هاتینە سەر بنچینەی چارەم کاریگەر. ئایا بنچینەی لێهاتوویەکان ببورن؟ بنچینەی لێهاتوویەکان لێهاتووی مەهاراتدا ئەویش باسمان کرد کە هەندێک مەهاراتمان هەیە بە خود هەیە، بە خودی ئینسان مەهاراتیابی کە لە 5 بەرنامە باسمان کردیە. هەروە لە پاشەوە هاتینە سەر لێهاتووی کارژێری، ئەویش نزیکەی 5 بەرنامەوە لەسەر کرد. ئینجا هاتینە سەر خاڵی لێهاتوویی کە خاڵی سێم کە لێهاتوویی یان مەهارات تەئثیر. ئایا چۆن لێهاتوو دەبی لە کاریگەرکردن لەسەر چی؟ لەسەر خەڵک، لەسەر جەماوەر، لەسەر ئەوەی کە بتوانی گۆڕانکاریەک دروست بکەیت. ئەویش تاکو ئێستا 3 خاڵمان باس کردی. خاڵ یەکەم باسی ئەوامان کرد کە کاریگەری چۆن کاریگەری دەبی. یەکەمیان شیکارکردن کە ئینسانەکە توانای شیکارکردنی هەبی کەسایەتەکان. پاش ئەوەی خاڵی دووەم باسی هونەری بڕواهێنانمان هینە، هونەری ئیقناعکردن، فەن الئیقناع کە ئەو کەسە توانای ئیقناعکردنی هەبی. ئەویش کەمێکمان لەسەر باس کرد، بەرنامەیەکمان لەسەر کرد لەگەڵ باسی دەسەڵات و هێزمان کرد. وەکو باسمان کرد کە المؤمن القوی خەیر وأحب إلى الله من المؤمن الضعيف. هەروەها باسی ئەوەمان کە إن خەیرە من استەجەرتە القەوی الأمین. ئەو دوو بابەتەمان ئەو 3 خاڵەمە باس کردیان کە ئەو بەرنامەی باسی 2 خاڵی دەکەین. خاڵ یەکەمیان هونەری وتاردان کە پێویستە ئەو کەسەی کە پێشەنگە گرنگی بە هونەری وتارداندا، چەند دەورەیەک ببینی، چەند کتێبێک بخوێنی بۆی بتوانی کە لە وتارداندا چۆن وتار دەدەی. حتمما کە لە وتار دەدەی فەنی چی تێدایە؟ هونەری ئیقناعکردنی تێدایە.
کاتێک وتار دەدەی کە دەبی ئەهێزت هەبی دەسەڵات هەبی زانستێک لەک نەبی زانست هێزی زانستی دەبی هێزی زانیاریت هەبی هەروەها کەسایەتەکان خوێنیتەوە ئەو کەسایەتیانی کە قسەیان لە بۆ دەکەی بە شێوەیەک دەتوانی کاریگەری لەسەر هەبی بۆ ئەو خاڵانە هەموو پێکەوە بەسترانە کە باسی تەحلیلی شیکارکردنی کەسایەتەکان دەکەی هەروەها بڕواهێنان فەنی الإقناع هەروەها دەسەڵات بەبەست هەبوونی زانست و زانیاری یان کۆمەچیکردن لە ڕووی مادی یان لە ڕووی جەسەدی ئەم بابەتانە هەمووی کاریگەری هەیە بۆیە کاتێک موسى عليه السلام داوا دەکات لە خوای پەروەردگار کە هاڕونی لەگەر بنێری لۆ هو أفصح مني لسانا لەبەرەوەی زمانی پاراوتر بوو أفصح مني لسانا ئەوە ئیقرارکردنی موسى عليه السلام بەڵام لە ڕووی دەعوا گەیاندنی پەیامەکە هەر موسى قسەی کردی عليه السلام چونکە موسى ترسایە لەوەی ئەو زمانگرتنە کە کێشەی لە بۆ دروستکە لە گەیاندنی پەیامەکان بەڵام خوای پەروەردگار ئەو کێشەیە لەسەر لا بردیە هەرچەندە هو أفصح مني لسان بەڵام کە فەسیحەکە چێ بووە موسى عليه السلام بووە لە هەموو قورئان تەمەشا بکە هەر موسى عليه السلام قسەی کردیە تەنها لە مەسەلەی سامری نەبی کە موسى عليه السلام لەوێنە بووە کە هاڕوون قسەی لەگەر کردینە بە شێوەیەک لە شێوەکان کە نەیتوانیە کە قناعەتیان پێبینی بەڵام کاتێک موسى دەگەڕێتەوە ڕاستەخۆ موسى زلێوی دەسەڵاتەکە دەگرێت دەست و کێشەکە حەڵ دەکات بەڵام لێرە موسى عليه السلام بۆ ئەو قسەی کردیان چونکە ئەم زمانگیرەی هەووە بەڵام خوای پەروەردگار لە کاتی دەعوە و لە کاتی بانگەواز ئەم کێشەی نەبووە موسى عليه بەڵام فەسیح بووە حتى کە خوای پەروەردگار باسی داود عليه السلام دەکات لە سوورەتی صاد ئاەتی 20 وآتيناه الحكمة الحكمة ديار النبوة وفصل الخطاب فصل البيان بيان الكلام يعني فصل الكلام عندك بو معناه لي عندك فصل القضاء إذا لا سلفي صالح أقوالي مختلفة هذه بلام لي فصل الخطاب بس الخطاب ذاك لكاتي لقضاء كردن ده فصلي لكرت يعني قدري وتاردان قصة كردنكي بشويك بودا كوتاركي كاريجري تواهي ولا سر برامبر ده ككاريجري لسر برامبر حتما شيء لو بدرس دكا كإقناعي لو درس ده بو هنا وتاردان هنريكا كبيوستي بتسندها خالة بيروم كيوا كلوي كإنسان كزان سوزانياري تواو لسر أو بابتي ده وقصي لسر بكا أروى خلق كبخوين توا هروا أو شويني كقصي لك تسونه راوستاني تسونه نبراتي الصوتي تسونه وتسيبك وتسينك وتبلغيك بكار وتبلغيك بكار هني أما براستي بابتي كبيوست إنسان جرينش بيبدا هروها هولو ده دورة بكا تدريب وراهنام بكا بوي بطواني سيا بوي بطواني گۆڕانکاری تێدا دروست بکە بۆیە کاتێک دەبینی کە زۆر جاروێ ڕوویدایە لە سەردەمی کۆندا کە یەک لەوانە باز دەکەن کە گەنجێک کە دێتە لای عەبدولمەلیکی کوڕی مەڕوان پێی سەیرە داوای چی دەکا داوای ئەوەی دەکا کە خەڵکەکە فەقیرە هیچیان نییە بەڵام پێشەوەی قسەی بکە عەبدولمەلیک کوڕی مەڕوان دەرێک یعنی ئەوە چییە مەجلیسی مویلی هاتی هەموو کەسێک دێتە ژۆرێ حتا وەلی هاتیە سوبیانیش دەرێت بۆیە منداڵێکە قسەیەکی جوان دەکات دەرێ بەهاتنی من ئەتوو هیچ نەقس ناکەی بەڵام بەبینینی تۆ من بەرز دەبم بەنا یعنی سوودم هەیە سوود لە بینینی تۆ دەکەم لە مەجلیسی تۆ لەو کاتی عەبدولمەلیک مەڕوان دەزانی ئەو کەسە کە قسەیەکی هەیە بۆیە قسەکەی چییە بەو شێوەیە کە داوای ئەوەی دەکە ئەو مولکەی درایتە تو ئەو پارەی لەلای تووە ئەو پارەی لەلای تووە ئەگەر ئی خۆتە لێت زیادە ئەوە سەدەقە بکە و پێمان بەخشە ئەگەر ئەو پارەی لەلای تووە ئی خودایە ئەوە بیبەخشە ئەگەر ئەو پارەی لەلای تۆ ئیمێ بۆمان بگەڕێنەوە بۆی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان دەرێ هیچ حجەی نەهێشت وتارەکەی هەندە بەهێز دەبی ئینجا ئەو وتارە تەئسیری دەکات و کە دەبتە هۆی ئەوەی کە
ئەو ناخۆشیە لەسەر ئەو کۆمەڵە کەسێ لام بە کەواتێ هونەری وتاردان هونەرێکە دەبتەهۆی ئەوەی کە کاریگەر لەسەر بەرامبەر هەبێت چونکە تێگەیشتن لە بینی مرۆڤەکان قسەکردنە حتمما کاتێک دەی وتار دەدەی دەبی کە گرنگی بە زمانی دەستە بدەی هەروەها کە ئینسانێکی صادق بی ڕازگۆ بی لەوەی کە دەیڵێ کە ئەوە لە هەمووی گرنگترە کە خۆت بڕوات بەو قسانەبی کە دەیکەی زۆر جاروێ کەسەکە قسێک دەکا بڕوای پێێنێ بەڵام لە بۆی کاریگەری هەبی تەمسیلێک دەکا ئەم تەمسیلێکردنە ئەگەر بێت و لە پاشوێ خەڵک دەیزانی جارێک 2000 خەڵک دەزانی ئەمە تەمسیلیە ئەمە نواندنت ئەو ئینسانە دەکە بەڵام ئەگەر بێت و بە شێوەیەک لێوشەکە لە دڵ دەرسێ ئەم بابەتێکە باز دەکات بە تەواوی قنەعەتی پێ و بە تەواوی خۆی لە بۆ ئامادەکرێت بە تەواوی بە خۆشی جێبەجێ کردیە ئینجا دەتوانی کاریگەری لەسەر خەڵکە بێ ئەم وتارە وتارێکی سدە وتارێکی کاریگەر دەبێت بەڵام ئەم کەسە لما تقولون ما لا تفعلون كخوي پردگار باز دەکات لما تقولون ما لا تفعلون ها لێرە دەبتەهۆی ئەوەی ئەو قسەیە کە دەیکەی هیچ کاریگەری ناوی بۆ لەو سەردەمەش کە دەبینی بەڕاستی وتاردان کە کاریگەری لەسەر ئینسانەکان نەمایە لەسەر مرۆڤەکان نەما چونکە هەڵقوڵاوی وتاربێژ نییە هەڵقوڵاوی وتاربێژ نییە بەڵکو تەلقینی وتاربێژ دەکرێت کە تەلقینی وتاربێژ کرا ئینجا ئەم کەسە لەوانەیە ئەم بابەتە کاتێک دێ احتیوا دەکە زۆری دەوێت بەڵام ئەگەر بێت و هەر لە بیدایەتدا کە خۆی لە بۆ ئامادەکرد لە بتوانی کە لە ناو موخ و ئێسک و دەمارەکانی بزوڵی ئەو بابەتەدا قنەعاتی تەواو بینی وتارێکی جوان و ڕێک و پێک دەرە کاریگەرێکی تەواو دەبێت هەروە دەینە سەر خاڵێش تر کە بە هەمان شێوە ئەو خاڵە دەبتە هۆی ئەوەی کە ئەم مرۆڤە ئەم پێشەنگە کاریگەری زیاتر هەبێ ئەویش هونەری بازارکردن هونەری تەسویقکردن دیارە تەسویقکردن بریتێ لەوەی کە باسی ئەو شتەی دەکەی کە تۆ بڕوات پێیە خەڵکی دەینە سەر ئەو هزرەدا یان لە ڕووی کڕین و فرۆشتندا کە ئەو شتی دەتەوێت بیفرۆشی بڕوا بە بەرامبەر بە کڕیار بینی کەم شتێکی چاکە ئیسفادە هەیە یان خزمەتێکت هەیە دەتەوێت خەڵک فێرە قورئان بکەی خەڵک بۆ خۆڕاوچێ دەبی تەسویقی لە بۆ بکەی کارت سەر ناکەوێ کارەکانت کاریگەر نابی هەروە ناتوانانی بەردەوامیش بی لە کارەکەتدا ئەگەر تەسویقکردن نەبی وەکو دیارە لە وەختۆپێ تەنزیرکردن لە بۆ بابەتەکان تەسویقکردن لە بۆ شتی مادیە بەڵام تەنزیرکردن و بڵاوکردنەوەی بۆ هزریە بازارکردن لە بۆ کەسایەتیەکان تەسویقکردن لە بۆ کەس کە کەسەکە کە ئێستا کە بەڕاستی مەسەلەی تەسویقکردن کە ئەو بوارە زۆر زۆر ئاسان بووە بۆ بوارێکی زۆر زۆر ئاسان بەهۆی ئەو تەقینەوەی زانیاریەی یان بەهۆی ئەم هەموو کە چەندەها پێجی خزمەتگوزاری کە پەیوەندی دروست دەکەن لە نێوان ئینسانەکاندا کە سۆشیال میدیا کە دەبتە هۆی ئەوەی کە ئینسانە پەیوەندیەکی تەواویان لەگەر یەکەوی تۆ زۆر زۆر بە ئاسانی دەتوانی تەسویق لە بۆ خۆت بکەیت لە بۆ فکرەکەی خۆت بکەیت لە بۆ خودی زلوبەرگەکەی خۆت بکەیت لە بۆ خودی ئەو کاسبیەی دەکەی بیکەیت کەواتە لێر ئەو تەسویقە زۆر زۆر ئاسان بووە ئینجا بازارکردن کەسی بۆ کەسایەتی خۆ بازارکردن بۆ پرۆژە کە تۆ دەتەوێت پرۆژەیەک بنیادنێت ئەو پرۆژەیە بۆ ئێستەرکەوتوبی حتمما دەبی تەسویقی لە بۆ بکەین ئینجا هونەری تەسویقکردنیش چەندەها حتا ئێستا حتا بەشمان هەیە تەسویق بە بازارکردن بەڵام جانبی زیاتر جانبی مادی دەگرتەوە بەڵام تۆ دەتوانی ئەو پێوەرانەی کەوان دەیخوێنن لە جانبی مادی بەکاردەهێنی تۆ لە جانبێکی معنەوی لە جانبێکی معرفی لە جانبێکی هزری ئینسانەکە بەکاری بینی چۆن دەتوانی تەسویق لە بۆ پەیامێک بکەیت ئەو پەیامی چۆن دەتوانی بەرەو پێشتر بی چۆن دەتوانی ڕێک و پێ بکەیت حتمما تۆ دەی ڕێکلامی لە بۆ دەکەیت تەسویقکردن ڕێکلامکردن بەشێکە لە تەسویقکردن هەروەها پۆسەرات و ئەو بابەتە هەڵواسین بەشێکە لە تەسویقکردن هەروەها سەردانیکردنی خەڵک و باسکردنی ئەو پرۆژە هیتن بەشێکە لە تەسویقکردن بەبێ تەسویقکردن مرۆڤ ناتوانانی کاریگەری هەبی بەڵام تەسویقکردنەکە لە پێناوی ئەوە نەبی کە تۆ خۆت دەربێخی فەخر بە خۆت بکەیت کاتێک تۆ دێت تەسویق لە بۆ شەهادەکەی خۆت دەکەیت تەسویق لە بۆ زانستەکەی خۆت دەکەیت تەسویق لە بۆ
ئەو مامۆستایی دەکەی کە علمت لێ وەرگرتێن بەبەستەکە لە بۆ ئەوەی خەڵک دنیا بکەی و کە ئەوەی لە لای منە تۆ ئەگەر بێت و بلێم وەرگری سوودت قازانجە ئەو جۆرێکە لە تەسوێکردن کە بڵێ کاکە من شەهادەی ئەوم هەیە من قڕائی ئەوم هەیە من ئیجازەی ئەوم هەیە ئەوە جۆرێکە لە تەسوێکردن بەڵام دەبی ئاگەر لە نیەتیەکەی خۆت هەبی ئەم تەسویقە بۆ ئەوە دەکەی بۆ ئەوی بتوانی کاریگەریت هەبی بۆ بتوانی گۆڕانکاری دروست بکەین نەک تەسویقەکە لە بۆ ئەوەی دەکەی کە بۆ ئەوەی خەڵک بێت برێ زانای یان خەڵک پێ بێ قاریئی یان خەڵک پێ بڕاستی ئەو هەموو ئیجازە و ئەو هەموو مۆڵەتەی هەیە نەخێت ئەم مۆڵەت وەرگرتنە و ئەم ئیجازانە تەنها لە بۆ ئەوەیە تۆ بتوانی خزمەت بکەیت بتوانی کاریگەرت هەبی بۆ ئەوەی پەیامەکەی خۆچیە بگەینی بە خەڵکدا بۆیە دەبی ئەو کەسەی کە حتمما دەبی پلانی تۆکمەش دابنێ پلانی استراتیژی دابنێ بۆ تەسوێکردن بۆ خودی خۆت کە ئەگەر بێت و وەکو تاک یان بۆ پرۆژەکەت ئەگەر بێت و بۆ پرۆژە ئیش دەکەی یان بۆ ئەو دەستگای کار دەکەی حتا تەسوێکردن بۆ دەوڵەت کە پێویستە کە دەوڵەت لە دەرەوەی وڵاتدا بە شێوەیەکی جوان و بە شێوەیەکی ڕێکوپێک بناسرێ زاروێ تەنها ئینسانەکە هیچی لە هەمبانەدانیە هیچی لە هەمبانەدانی هەروە دەستگایەکمانی هیچی لە هەمبانەدانی یان حزبێکمانی هیچی لە هەمبانەدانی یان دەوڵەتێکماندایە دەوڵەتێکی ئەو پڕی دکتاتۆر و ئەو پەڕی ستەمکارن بەڵام بەهۆی تەسویقکردن و بەهۆی ڕێکلامکردن و بەهۆی ئەم ڕێکلامە چاواشەی کردنیشی تێدایە کە خەڵکی وەلێ کردێ بڕوان پێبینی کە ئەم دەوڵەتە دەوڵەتێکی باشە ئەم ڕێکخراوێکی باشە ئەم کەسە کەسێکی باشە اینجا مسلمان بۆ لەم تەسویقکردن و ڕێکلامکردنی ئیسفادە ناکرێت کە لە حەقیقەتدا ئەم ئینسانێکی چاکە بۆ ئەوی کاریگەری زیاتر بی پێویست ئەم خاڵانە ڕەچاو بکەی و هەروەها دەستی پێوە بگری هەم لە شیکارکردنی کەسەکان و مؤسساتدا هەم لە هونەری قناعدا هەم لە هەبوونی دەسەڵاتدا هەموو دەسەڵاتەکانی باس بکەن هەم لە هونەری وتاردان و وتاربێژیدا تاکو دەکاتە هونەری چییە هونەری بازارکردن کە بۆ ئەوەی پێشەنگێکی کاریگەر دروست بکەین پێویستە ئەو پێنج خاڵە شارەزابی ئەو پێنج خاڵە خاڵی بۆ دابنێ پلانی لۆ دابنێ بۆ ئەوەی کاریگەریت هەبی لەسەر ئەو کەسانەی یان لەسەر زەماوەر کە دەتەوێت پەیام و یان بەهایەکەی خۆتی پێیان بگەینی داواکاری لە خوای پەروەردگار بمان کاتە کەسێکی پێشەنجی خاوەن پەیام و خاوەن بەها هەروەها لەگەڵ ئێوەی بەڕێزیش وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.